بڕیارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتگەیاندن بە ژینگەی هەرێمی کوردستان کاردانەوەی زۆری بە دوای خۆی هێنا. سەرجەمچین و توێژەکانی بەردەڕەشیش بڕیاری سەرۆک باوڵ جەڵال تاڵەبانی بۆ ڕەواندنی 1 ملیۆن نەمان باشترین خزمەتە بە ژینگە و بژاردنەوەی کەرتی گەشت و گوزار و کاریگەری زۆری دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ. گای خۆشحاڵیە کە بەشێکی زۆری سەرکردە و کەسایەتیە سیاسیەکانی جیهان هەڵدەستن بە چاندنی نەمان بۆ ئەوەی ئێمەش چاو لەوان بکەین و ئێمەش سەوزایی زیاتر بە شار و شارۆچکەکانمان ببەخشین. وە بۆ نمونە سەرۆک باوڵ تاڵەبانی لە ڕۆژی 1/6 ئەو بڕیارەیدا کە 1 ملیۆن نەمام لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بچێندرێ حتمما ئەمە بڕیارێکی دڵخۆشکەرە و هەم بۆ ژینگەیەکی تەندروست بۆ مانەوەی ئێمە لەگەڵ ژینگە و مانەوەی ئازیزانمان و بۆ سەوزکردنی شار و شارۆچکەکانی خۆمان. ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیە، یانێ تو ئەگەر 1 ملیۆن دار بچێنی هیوادارم ئەو ملیۆندارێک کە دەچێنیتن زیاتر کاتن و هەروەها خزمەتی ئەو ملیۆندارەی بکاتن و کەم بە ملیۆنان داریش لە کوردستاندا چێندراوە هەموو لایەنەکان بەیەکەوە دارەکان خزمەت بکەن سەوزایی زیاتر گرنگی بە سەوزایی بدەن. بەشێک لە هاوڵاتیانی بەردەڕەشیش ئاماژە بۆەوە دەکەن گەورەترین چەک بۆ ڕێگریکردن لە گۆڕانی کەش و هەوا زیادکردنی ڕێژەی سەوزاییە، بە تایبەتی کە ئێستا کاتی دانانی سنوورێکە بۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا. ماڵێ ساڵی 1 بنەدار بچێنی طبعاً ژینگە بە چ خۆش دەبێت بەداری خۆش دەبێتن، یعنی چەند ساڵشی بەو شێوەی بەردەوام بێتن هەوڕۆکو ئەوەی زەوی نازەکەن کە باز دەکەن لەوانەیە خۆلبارین ساڵ بە ساڵ زیاتر دەبێتن. ئەوش دەگەڕێتە لۆچێ لە بۆ ژینگەش بە چ خۆش دەبێت حەدیقەیە پارک. بڕیاری سەرۆک باوڵ جەڵال تاڵەبانی بۆ ڕەواندنی 1 ملیۆن نەمان بە مەبەستی زیادکردنی ڕێژەی سەوزایی خزمەتی زیاتری ژینگەی هەرێمی کوردستان دەکات. لەلایەن ژینگە پارێزانەوە بە گرنگ سەیری دەکرێت پێیان وایە ئەم هەنگاوە دەبێتە هۆی پارێزتنی ژینگەی هەرێمی کوردستان و زیادکردنی ڕێژەی سەوزایی. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.